دیارە ئەگەر باسێک لە تاوانی ئەنفال بکەین کە بە ڕوبەڕووی کورد بۆتەوە کە لە 24 دوی ساڵی 1970 دەستی پێ کردووە تا مانگینەوە بەردەوامی هەبووە. تاوانی ئەنفال تاوانێکی بەڕاستی زۆر گەورەیە، تاوانێکە بە هیچ شتێک نە باسەک لێونە وەسفەکرێت. دیارە ئێمە ساڵانێکی دوور و درێژە ئەمانەوێ ئەو تاوانانە بە جینۆساید ینی بە جیهان بناسیێنین، بە دیکۆمەنتاری بکرێ. دیارە تاکو ئێستا وەکو پێویست ڕەنگە بە دنیا نەناسانەدا بێت تاوانی ئەنفالیان، تاوانی جینۆساید. لە ئێمە دیارە وەکو کورد هەموو کاتێ با چاوەڕێی لایەنێکی تر نەکەین یان چاوەڕێی دەوروبەر نەکەین، خۆمان هەوڵ بین وەکو کورد کە ئەو تاوانی بەرامبەرمان کراوە هەوڵ بدەین زۆرترین ئیش لەسەر تاوانەکانی ئەنفال بکەین. دیارە تاوانی ئەنفال تەنها ئەوە نییە کە لە خاپورکردنی گوندەکان و لە کۆمەڵکوژی خەڵکەکانە خۆی بینی بێتەوە. کاریگەرێکی زۆری بەدوای خۆیان جێهێشتووە لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی دەرونی، لە ڕووی دارایی، کە ئێمە تاکو ئێستا توانین بڵێن بەشێک لە کورد، یعنی بەڕاستی تاکو ئێستا لە ژنان و پیاوان بەبێ جیاوازی کە هەڵگری ئەو خەمن کە بەرامبەریان کراوە، هەڵگری ئەو تاوانن کە بەرامبەریان کراوە، کە ئەگەر ببینی ئێستا لەم پێشنگایە کۆمەڵێ فۆتۆی تایە، فۆتۆکان هەمووی فۆتۆی ڕاستەقینەن، فرمێسکی ڕاستەقینە لە چاویان دێتە خوارەوە. هەموو کاتێ من داوام ئەوە بووە کە چی لە کەسانی ڕۆشنبیر، چی زانکۆکان و پەیمانگاکان، چی خوێندکاران، چی ڕێکخراوەکان ئیش لەسەر تاوانی ئەنفال بکرێت، لەبەرەوەی بە زۆرترین دیکۆمەنتاری تۆمار بکەین، زۆرترین چیرۆکەکانیان بنووسرێتەوە. ئەگە سەیری وێنەکان بکەی، هەر وێنەیەک چیرۆکێکی تایبەتی خۆی هەیە تاقانی ئەنفال لە ئێستا لە ژیانە نەماوە و چیرۆکەکەی بردوۆتە ژێر گڵەوە، هەیە هەرێکی بە شێوەیەک وە. بەڕاستی هەچەنێ ئیش لەسەری بکرێ هێشتا کەمە. لێرەوە ئێمە ئەتوانین ئەوە بڵێن، یعنی لایەنە کۆمەڵایەتیەکەی ئەوە بووە، بۆ نمونە کاتی خۆی کە کورد ئەنفال کراوە، بۆ نمونە کچمان هەبووە دەستگیراندار بووە، کچمان هەبووە ڕشەوێک بووە زەواجی کردووە، کچمان هەبووە تازە داواکاری هەبووە، یان دەستگیرانەکەی ئەنفالە یا خۆی ئەنفالە. ئەمە بەدوای ئەوەیە دەستگیراندارمان هەبوو تا ئێستا زەواجی نەکرێتەوە، تەمەنی بوو بە نزیک 50 بێتەوە. بەڕاستی ئەگەر ورد ببیتەوە لە تاوانەکان و لە چیرۆکەکان زۆر، یعنی بەڕاستی ناخەژێنن هەمویان. ڕەنگە لە یادێکە لە 4 یان لە یادێکە کە یادی چیرۆکێکەکەیتەوە ڕەنگە ئاسان بێت، بەڕووکەش ئاسانە، بەڵام لە ڕووی ناخا زۆر ناخەژێنن بەڕاستی هەمویان. لە ڕووی داراییەوە کە سوکاری ئەنفال کراوانیان بە جێماوانی ئەنفال کراوان هەمویان بەڕاستی تاکو ئێستەی شەگەر بڵێ داراییەکی کەمیان هەیە، داراییکی وەکو پێویستیان نیە، بەڵێ خانوویان بۆ کراوە، بەڵام خانوو بەس نییە، ئەو دێهاتی لە دەستداوە، ئەو ئەرزی کشتتوکاڵی لە دەستداوە، ئەو کەسەکەی خۆی لە دەستداوە. ئێمە ئەکرێ خزمەتی زیاتریان بگەینی لە ڕووی دەرونیەوە تاکو ئێستش بەشێک لە کەسوکار و بە جێماوانی ئەنفال کراوان تاکو ئێستا لە ڕووی دەرونیەوە دەرونێکی نائارامیان هەیە، تاکو ئێستا ڕنگ و ڕوویەکی نائارامیان هەیە. ئێمە ئەکرێ هەموو ڕێکخراوەکانی ئەنفال، هەموو ڕێکخراوەکانی ژنان، هەموو خوێندکاران ئیش لەسەر ئەوە بکەین کە دەرونی کەسوکاری ئەنفال کراوان ئارام بکەینەوە. بەڕاستی ئەمە گرنگە. داوا لە حکوومەتەکەین لایەنی ئابووری کەسوکاری ئەنفال کراوان دارایکی شایستەیان هەبێت. داوا لەلایەنی بەڕێبەراتی کۆمەڵایەتی ئەەکەین گرنگی بداتە کەسوکاری ئەنفال کراوان، ئەگەر گرفتە کۆمەڵایەتیەکانیان هەیە بە زووترین کات و بە شێوەی یاسایی بۆیان چارەسەر بکە بەبێ ئەوەی هیچ گرفتێکیان هەبێت. دێجار خەڵکەڵێ بۆ کەسوکاری ئەنفال کراوان هەر جلەکانیان ڕەشە و هەر ڕەنگ و ڕوویەکی نائارامیان هەیە، هەتا خۆت ئەو داخە نەچێ بە دڵتایان، هەتا ئەو ئێشە نەبینی نازانی، ناتوانانی یعنی باسێکی بکەی یان باسی دەلالەت لەو ئازاری ئەوان بکەی یان لەو ناخڕەشەی ئەوانە، یعنی کە ینی ناخێکیانەیە تاکو ئێستا بە هیچ شتێک ڕووناک نابێتەوە. یعنی مەبەستم ئەوەیە، یعنی تاکو ئێستا ناکەن تاریکە، یعنی دنیا هەر بە تاریکی ئەبینن، هیچ دنیایە هیچ مناسبە و بۆنەیەک بلای ئەوان خۆشی نییە. ئەزانی بۆ تۆ کاتێک کە کەسێکت ئەمرێ، کەسەکە ئەمرێ بە بەرچاو خۆتەوە ئەبێ بۆ گۆڕستان ئەینێژیت و قەبرێکی هەیە مانگانە هەفتانە و مانگانە ئەچی سەردانی گۆڕەکەی ئەەکەی، بە گریانی خۆت ئارامەکەیتەوە، دڵی خۆت سەبووری بە خۆتە دەی. بەڵام ئێستا لەم کەسوکاری ئەنفال کراوان تا ئێستا نەگۆڕیان هەیە نەکە هەتاکو ئێستا لە بەبەرچاوی خۆیانەوە ئەو کەسوکاریان کە لە دەستیان داوە هەیانە تەنها کەسێکی لە دەست نەداوە، هەیە خێزانێکی کاملی لە دەست داوە،
هەیە کامل خێزانەکەی لە خێزانی باوکی لە خێزانی دایکی لە خێزانی خۆشی لەدەستداوە هەمانە تاقانی ئەنفالە ئەگە سەری وێنەکان بکەین ئەم وێنەی پشتی بنەوە ئەو ژنە تاقانی ئەنفالە وێنەی مام مەحموود تاقانی ئەنفالە کە تەنها خۆی بۆ ئەوە لە یادی 33 ساڵی تاوانی ئەنفالە کۆچی دوایی کردووە بەڕاستی زۆربیان ئاوهان ئێمە بۆیە تاکو ئێستا ناتوانین هەموو کاتێ پێشیان ئەڵێن قسەش ئەەکەین ئێمە ئەڵێن داوا ئەەکەین لە کەسوکاری ئەنفال کراوان تۆزێ دڵی خۆیان ڕووناکی پێبن ئارامی بن بە دڵی خۆیانە بەڵام ئەوان ئەوەندە ناخیان ئەوەنە ئازاری هەیە ئەوەنە ئازارەکەیان سەختە بە هیچ تێسا ڕێژ نابێت بۆیە ئەوان تا ئەو ڕۆژەی لە ژیانە ئەمێنن ڕەنیان هەر نائارامی پێوەیە جلوبەرگەکانیشیان ناتوانین جلوبەرگی ڕەنگاوڕەنگ لەبەر بکەن لەبەرەوەی ئەوان بەڕاستی کۆمەڵی کەسیان لەدەستداوە لە مناسبەکانە بیر لەوە ئەکەنەوە ئەگەر کە سوکارەکانیان بمایە ئەچون وەکو ئەو خەڵکە جلی ڕەنگاوڕەنگیان بۆ خێزانەکانیان ئەکڕی بۆ مناڵەکانیان ئەکڕی بەڵام هەتا ئێستا دنیا هەتا ئێوارە جوان بێ بەرەو پێشکەوتن بڕوە لای کەسوکار و دەجێنەوانی کەسوکاری ئەنفال کراوان دنیا هەر دنیایەکی تاریکە و دنیایەکی بێ ڕەنگاوڕەنگە یەکێک لەو چیرۆکانی کە کاری لە من کرد لەبەرەوەی بەڕاستی ئێمە بەڵێ خەڵکی ئەم مەملەکەتین و هەمووشمان بەشێ لە کەسوکارمان بەرەو بوونەتە قوربانی تاوانی ئەنفال بەڵام تاکو نەگەڕێی تاکو شوێنەکان دێهات بە دێهات نەگەڕێی نازانی چیرۆکی ئەو شوێنە چی چیرۆکێکە لە ساڵی 2015 بوو پێم وایە 2015-2016 بوو بۆ یادی ئەنفال لە دەی پێنجا بوو پێم وایە نا پێنجی پێنج بوو چون سەردانی بناری خاڵخاڵانم کرد گوندی جەلەمۆر کە زۆرترین ئەو گوندە زۆرترین قوربانی داوە زۆرترین کە سوکاریان خەڵکی دەیەکە ئەنفالە کە 400 و قسوور کەسە لەوێ تاقانێکی ئەنفال هەبوو بەناوی مام مەحموودەوە کە خێزانەکەی و هەشت مناڵی ئەنفال بوو پیاوێکی ئەوەنە بە وەفا خێزانی پێک نەهێنابوو یەکسەر من لەوێ بە موبایلەکەی خۆم مامۆستایەکم لەگەڵا بوو بەناو مامۆستا ڕەوفەوە هەوڵماندا چیرۆکی مام مەحموود بە موبایلەکەمان بە دەقێکی زەعیفیش بێ چیرۆکی مام مەحموود تۆمار بکەین باش بوو فریای ئەوە کەوتین لەبەرەوەی بە دوای ئەوە مام مەحموود تەندروستی تێک چوو دواتریش ساڵانێکی دواتر ئیتر بەهۆی نەخۆشی و گیانی لەدەستدا بەڕاستی دیارە هەر چیرۆکی تاقانێکی ئەنفالیان تێکێ لە چیرۆکەکان ئەبینی کاریگەری بەلای تۆیان ڕائەکێشێ تۆ بیر لەوە ئەکەیتەوە چۆن ئیش لەسەر ئەو تاوانە بکەیت من لەویا هەر وەکو ژنێ بیرم لەوە کردەوە کە بیر لەوە بکەمەوە کە ڕێکخراوێکدا بمەزرێنم بەناوی چیرۆکەکانی ئەنفال کە بتوانم هیچ نەبێت بە هاوکاری کەسانی دڵسۆز بە هاوکاری کەسانی ئەنفالکراوان خۆیان بتوانین زۆرترین چیرۆک تۆمار بکەین و بە دیکۆمەنتاری بکەین داوا لە هەموو ڕێکخراوەکانی ئەنفال و جینۆساید داوا لە هەموو خوێندکارانی پەیمانگاکان و زانکۆکان ئەکەم گرنگی بدەنە ئەو تاوانی کە بەرامبەر بە کورد کراوە وەکو ئەنفال و وەکو جینۆساید بتوانن زۆرترین بابەتەکان و بەحسەکان و کۆڕ و سمینارەکانیان لە ناو زانکۆکانە لەسەر ئەو تاوانە بێت کە بەرامبەر بە کورد کراوە بۆ ئەوەی کەوا ئێمە ئەم تاوانی کە بەرامبەر بە کورد کراوە ببێتە مێژوویەک لە هەموو جیهانە با ئەوەینەوە بە دوایینەوەمان ئەم تاوانی کە بەرامبەر بە کورد کراوە ئەنفال و جینۆساید ون نەبێ و هەر زینۆت بە زینۆتی بمێنێتەوە